Hey! Kom maar! Kom op! Goed! Goed! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! Öyle yapınca
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! Szósty here. Je c'è fastidio che c'è fastidio vedere.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed gedaan! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
تیپیمەوە ئامادەکراوە بۆ بەدەستێنانی بتوڵەکە یعنی بەدەستێنانی کاسەکەی یاری ڕابردوو لەبەر ئەوەی ئەمە زۆر مەشغوڵ بن لەگەر یاریەکانی دەوری عراقی نەمانتوانین بە پێکاتی سەرەکی یاری بکەین یعنی بە پێکاتی دوم یاریمان کرد بەڵام ئەمەوە ئەوەش لەبیر نەکەین ئەمە پار ساڵ بەتەڵی دەوری بووینە ئەو ساژوا خۆمان ئامادەکردیا ئینشاڵە ناسناوەکە دووبارە بەدەستبێنینەوە دەستخۆش لە تیپی بەرامبەر دەکەین ڕاستە تیپەکی تازەیە بەڵام هەستم پێکرد ئەوانش تموحیان هەیە هیوادارم ئەو تیپانە بەردەوام بن لە بەشداریکردن یعنی چاوەڕی ئەوەی نەکەن کە نزیکەی گەورە دۆڕانیان بن نزیکەی گەورە بردیانەوە بەردەوام بن لەبەرەوەی یاریزان لەو تیپانە پێدەگات سەرەتا بەناوی خوای گەورە ئێمە سەرەتا مشارەکەکردنمان لە خوار 18 ساڵی ئێمە ئەنجام لەلای ئێمەوە گرنگ نەبووە ڕاستی دوو یاری ئەنجاممان وەکو پێویستنە بەڵام ئێمە گوێ بە ئەنجامەکان نادەین چونکە ئێمە بە ئاکادیمیای یانی وەرشی سۆران مشارەکەمان کردی هیچ اختیبارێکی هیچ لایەکمان نەکردی ئەو کۆمەڵە یاریزانەی لەبەر دەستمان بووە هەر بەو یاریزانانە مشارەکەی خوار 18 ساڵیمان کردووە بە تاکیدی ئێمە با بڵێن کە ئاکادیمیای ڕۆژێک ڕۆژێک مەشقوڕیانانەکەین کاریگەری هەیە لەسەر ئەدا و توانای جەستەی ئەو یاریزانانە بەڵام ئێمە تموعمان هەیە لە داهاتوودا و یاریزانانە پەرە بەخۆیان بدەن بگەنە مستەوای نادیەکان و شار دەوروبەری سۆران ئیستیفادە لەو یاریزانانە بکات.